کەناڵی ئاسمانی پەیام کە وەکو یەکەم کەناڵی ئیسلامی لە باشووری کوردستان لە ساڵی 2008 دەستی بە پەخش کرد 15 ساڵی تەمەنی تێپەڕاند و پێی نایە 16مین ساڵیادی کارکردنی. بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ دەڵێت بە ئامانجی خزمەتکردنی بینەران و هاوڵاتیان پلان و پرۆگرامی نوێیان دەبێت بەتایبەت لە بواری پەروەردە. کۆمەڵی بەرنامەی نوێ کە ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو ئەچنە سەر شاشەکە کە بەرنامەی کۆمەڵایەتی گرنگن، بەرنامەی پەروەردەین، بەرنامەی سیاسین، بەرنامەی فەرهەنگین کە بە پێویستمان زانیوە پاش دراسەکردنی لە واقعی هەرێمی کوردستانە بە پێویستمان زانیوە کەم جۆرە بەرنامانە بخرێت سەر شاشە کە هەر یەکەیان بۆ خۆی پنتێکی نێو کۆمەڵگە دەستی بۆ ئەبا کە هەر یەکەیان کێشە و گرفتێک و نەخۆشیشی نێو کۆمەڵگە هەوڵی چارەسەرکردنی ئەدا. ئەمە بۆ ئێمە گرنگە لەم قۆناغەیە و لە ڕووی سیاسیەوە زیاتر تەرکیزکردن لەسەر کێشەکانی خەڵک، لەسەر عەدالەت، لەسەر بەرەنگاربوونەوەی گەندەڵی، لەسەر ئەو گیر و گرفتانەی کە خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕووبەڕووی ئەبنەوە تەرکیزمان لەسەر ئەم بابەتانە هەیە و زیاتر بتوانین کار بکەین لەسەر ئەوەی کە بە کوالیتیی بەرزتر و بە تەکنیکێکی جوانتر ئیش لەسەر داهاتوو بکەین لەنێو کەناڵی ئاسمانی پەیامە. پەیام هەمیشە بۆ دروشمی ڕاستی و ڕاشکاوی تێکۆشاوە، هەوڵی لە پێناو گەیاندنی ڕاستیەکان بووە. سەرڕای خەیرانە بەردەوامەکانی سەر کەناڵەکە، بەڵام دەوترێت پەیام بەردەوام بوو لە کارکردن و خزمەتکردنی بینەران. ئێمە تێبینی گەورەمان هەیە بەڕاستی هەلێرەوە ڕایگەێنین لە شێوازی ئیشکردن و بواردان بەکاری ڕۆژنامەگەری. ڕاستە تا ڕادەیەک هەنگاوی ناوە، بەڵام زۆریشی ماوە بگا بەوەی کە بڵێن ئازادی ڕۆژنامەگەری و پانتاییەکی ڕختێنراوی باش بۆ کاری میدیایی هەیە لە کوردستان. ئەوە بۆ میدیاکانی سەربەدەسەڵات ڕاستە، بەڵام بۆ ئێمە هەمیشە معانات بووە، گرفت بووە، بەڕاستی لەم پەر لە بەردەممانە بووە. زۆر بەکەمی دەستمان گەیشتووە بەو زانیاریانی کە پێویست بوو بگات و ئێمە بیانگەێنین، بەڵام سەرپاری هەموو ئەم لەم بەرانەش ئێمە توانیومانەوەکو میدیایەکی جەری و بوێرانە دەستخێنە سەر کەم و کورتیەکان هەڵەکان و ئەو زوڵم و ستەمانەی کە لە خەڵکی کوردستان کراوە و توانیمانە لەو بوارانەی کە فەرامۆش کرابوو تا ئەو کات ساڵی 2008 ئێمە برەویان پێ بدەین، بیان گەشێنینەوە و ئاماژەیان پێ بدەین و ڕۆگەشەکانی کۆمەڵگەی کوردی. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری جەخت لە گرنگی پێگەی پەیام لە نێو میدیای کوردیدا دەکاتەوە و دەڵێت پەیام لە هەموو بابەت و ڕووداوەکانی پەیوەست بە موسڵمانان و بە تایبەتیش غەزا ڕۆڵی کاریگەری گێڕاوە. لە هەر پرسیەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو کەوا پێویست بوو بێ ئەوە کەناڵی پەیام لەسەر پێ بووە و لێبڕاوانە کاری کردووە لە پرسی گەلی کورد لە بەشەکانی تری کوردستان، لە هەرێمی کوردستان، لە پرسی موسڵمانان و هەروەها ئەم دوایانەش لە کەرتی غەزە و ئێستشکەوە بەردەوامە. ئەمە جێگەی دەستخۆشیە. ڕاستیەکەی ڕاگەیاندن هیچی کەمتر نییە لە هێزەکانی تر. لە ئەم بوون و لە ژیاندا ئەگەر هێزی کۆمەڵگە هەبێ، ئەگەر هێزی عورف و کولتور هەبێ، ئەگەر هێزی سەربازی هەبێ، ئەگەر هێزی سیاسی و کولتوری هەبێ و هەروەها ئەگەر هێزی یاسایی هەبێ، ئەتوانین بڵێن هێزی ڕاگەیاندن و ڕاگەیاندکارەکان هیچیان لەوانی تر کەمتر نییە، بەڵکو ئەتکرێ بڵێن کەوا لە پێشەنگایە. لە ئێستادا لە پاڵ گەشتی بەردەوامی هەواڵەکانی سیاسی 15 بەرنامە لە کەناڵی ئاسمانی پەیام پەخش دەکرێت کە بەرنامەی سیاسی و ئاینی و تەندروستی و هونەری و کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت. بۆ وەرزی نوێش چەند بەرنامێکی دیکە ئامادەن بۆ پەخش. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.